بۆ جاری دووەم قوتابیانی پۆلی 12 ئامادەی لە قەزای سەی سادق هاتنە سەر شەقام و لە بەردەم پەروەردەی شارەکان خۆپیشاندانیان ئەنجامدا. دەڵێن تا وەڵامی داواکارەکانیان نەدەنەوە ئەوانیش بە دەروونێکی پڕ لە فشارەوە ناتوانن بگەڕێنەوە پۆلەکانیان. بەڕێوەبەری پەروەردەی قەزای سەی سادق چەند قوڵێکی هێگاتە ناو قوتابیەکان و پیڕاگەیاندن. داواکاریەکانی قوتابیانی پۆلی 12 بەرز کردوێتەوە بۆ وەزارەت دەبێت چاوەڕێی وەڵام بکەن. كم كاتمان روها منهج الرأي باش تاكي إما أما قبول كن تاكي إما هالنسين خريكي داواكرني ما في خوما من دس بينكم أو دس بينك أي كواتم حكمة بس شيء أقدره. أما كو خنجراني بولي 12 بريار من داوا حتى والله من أدريتوا لسر جادة كامل لخوب شاندان بردوام بين وهروها كم كرني منهج شنك براستي ما كاتك زور من كم لبردستايا. كو باريك سابر ورزيتك وتوا بس دي لقل رازم احتراما بلام لبي أجي وخوتوي أوان زياتر لهيج ناتشتو هیچ هۆکارێکی تر لە هیچ هۆکارێکی ترا بەجی ناکرێت. پەروەردە لە مامۆستاکانمان بێباکە لە ئێمە بێباکە ئاخر داهاتووی ئەم وڵاتیان داهاتووی گەلەکەیان لەدەست ئەم خوێندکارانە کە ئەمڕۆ ئەوان لێیان بێباکەن. قوتابیانی پۆلی 12 جەخت لە داواکارەکانیان دەکەنەوە. مەنەجیان بۆ کەم بکرێتەوە و قوتابی بە چواروانەی کەوتووەوە داغڵی تاقیکردنەوە بکرێت و ماوەی خوێندن درێژ نەکرێتەوە. بەتمای ئەو دەرس خوێنم بەتەمای بیشی خەیتە هاوینەوە گەرانتی 100% دەما بێ بکا بۆ کارە بە ئەگەر منهەجی کورد نەکردەوە. باشترین شت منهەج کوردکردنەوەیە بەتەمای سێ تاقیکردنەوە بکرێت لە کوردستانە هەولێر یەکەم جار بیکا دووەم جارێمە و سێم جاری شێمە بیکەین بەتەمای هەولێریش لەگەڵ ئەمە دووەم جار بکە ئاخر هەر خۆشیان نازانم خوێندنی ئەم ساڵ چۆن نەکرێت بەجددی زۆر ناڕۆنە تەلەبەکان نازانم مامۆساکان ئەڵێ کاکە وەڵام من دووبارەی ناکەمەوە ئەو نمونەیان ئەو نمونە تامۆ ناخوێنم پەلەمە بێ پەلەپەلکە هیچ دەرس وا چۆن نەخوێنێ پۆلی 12 دوڕۆژترێکێکە بێ بە دکتۆر دەرزیاوا لە یەکێکی لێ لە چارەنووسی ئێمە هیچ دیار نییە ئەسڵەن ڕەبتە بە پۆلی 12 و چارەنووسمان ئەگەر بێت و 12کان بە بەشی خۆیان واتە نەخوێنرێ ئەوە ئێمەشی چارەنووسێکمان دیاری نابێ و ئێمە وەکو پۆلی 11 وتوانە کە بەیانی یان لە زۆربەی شوێنەکان کراوەتەوە خوێندنگە بە دابشکردنی کتێبەکان دەستیان پێ کردووە بەڵام من نەتوانم بڵێم بە زۆر ملێ ئەوەیان کردووە چونکە مامۆستاکان زۆربیان ناڕازیمون لەسەر ئەوەی بڕۆنەوە بەڵام وتوانە فەسڵ ئەکرێن یاخود لە ئەبرێن یا یەکی ترێن نەجێگەیان. قوتابیان دەڵێن پێویستە هەرچی زووە وەزارەتی پەروەردە چارەنووسی خوێندنی پۆلی 12 دیاری بکات چونکە قوتابیان لەژێر کاریگەری فشارە دەرونیەکاندان و لەبەردەم مەترسێکی گەورەدان کە ئەویش فەوتانی ساڵێکی خوێندنیانە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام سەی سادق.